بەناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی خۆشەویست و میوانە بەڕێزەکان لەگەڵ کۆتایی هاتنی 3 ڕۆژ لە جوانی و ڕەنگ و میوانداری خۆشحاڵین کە ڕای بگەێنین 11مین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بە سەرکەوتنێکی گەورە و بێوێنە کۆتایی بەکارەکانی هێنا. ئەم سەرکەوتنە سەرکەوتنی هەموو لایەکمانە و مای شانازیە بۆ هەڵەبجە و بۆ هەموو کوردستان. ئەم فستیڤاڵە تەنها بۆنەیەک نەبوو بەڵکو کەرنەڤاڵێکی زیندوی پێکەوە ژیان و ئاڵوگۆری کولتوری بوو. بۆ ماوەی 3 ڕۆژ هەڵەبجە بۆ میوانخانەی هەموو کوردستان و عێراق و جیهان. پێکەوە شایەتی جوانی بەرهەمی جوتیارە ماندوونەناسەکانمان و کاری دەستی ڕەنگینی ژنان و پیاوانی خاوەن پیشە هونەر و مۆسیقای ڕەسەنی هونەرمەندان و چالاکی هەمەڕەنگەکانی ناو فستیڤاڵ بوو. لەم دەرفەتەدا دەمەوێت بە ناوی خۆم و ئیدارەی پارێزگای هەڵەبجەوە سوپاس و پێزانینی بێپایانی خۆمان ئاراستەی هەموو ئەزیزانە بکەم کە لە دوور و نزیکەوە بەشداریان کرد و شکۆیان بە فستیڤاڵەکەمان بەخشی. لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شارەکانی عێراقەوە بگرە تا دەکاتە کنسوڵ و باڵیۆز و نوێنەرە بیانیەکان و شاندە حکومی و حیزبیە بەڕێزەکان. هاتنی ئێوە نیشانەی خۆشەویستی ئێوەیە بۆ هەڵەبجە. هەروەها سوپاسی هەرە تایبەت و لە دڵمانەوە ئاراستەی خەڵکی خانەدانی پارێزگای هەڵەبجە دەکەین. ئێوەی ئازیز خاوەنی ڕاستەقینەی ئەم فستیڤاڵە بوون. ئێوە بە ڕۆحی میواندۆستی و بەخشندەی خۆتان جارێکی تر سەلمانتان کە هەڵەبجە شاری پێکەوە ژیان و مرۆڤدۆستیە. ئەو کاتەی دەرگای ماڵ و دڵتان کردەوە بۆ پێشوازی لە میوانان جوانترین وێنەی شارستانیت و ڕەسەناییتان نیشانی هەموو جیهاندا. هەروەها سوپاسی ماندووبوونی هەموو ئەو تیمانە دەکەین کە شەو و ڕۆژیان خستە سەرێک بۆ سەرخستنی ئەم کارە لە تیمەکانی حکومەت و ڕێکخراوەکان تا دەگاتە هێزە ئەمنیەکان، پۆلیس و ئاسایش و هاتوچۆ و بەرگری فریاکەوتن، تیمە تەندروستیەکان کە ئارامی فستیڤاڵەکەیان پاراست و کەناڵی ڕاگەیاندن کە پەیامی هەڵەبجەیان گەیاند. سوپاس بۆ جوتیاران و خاوەن پیشە و بەرهەمە خۆماڵیەکان کە ڕۆحی فستیڤاڵەکە و ناسنامەی ڕاستەقینە و ڕەنگی گەشتی فستیڤاڵەکەمان بوون. کۆشەکانیان کە پڕ بوون لە بەرووبوومی خۆماڵی و بەرهەمی ئارەقی نێوچەوانیان. تەنها شوێنی فرۆشتن نەبوون بەڵکو پێشانگایەکی زیندوی بەرەکەتی خاک و جوانی و ڕەسەنایەتی کورد بوون. ئێوە جارێکی تر سەلمانتانەوە کە ڕۆحی ڕاستەقینەی ئەم شارە لە دەستی ماندووی ئەو جوتیارانەدایە کە ژیانیان بە زەوی بەخشیوە. سوپاس بۆ بوونتان، سوپاس بۆ هەموو جوانی پێشکەشتان کردین. سوپاس بۆ هونەرمەندان و گروپە هونێرەکان کە جوانێکی تریان بە بۆنەکە بەخشی. هیچ فستیڤاڵێک بەبێ ئاواز و هونەر تەواو نییە. سوپاس بۆ گەنجە خۆبەخشە دڵسۆزەکان کە بە وزە و پەرۆشی خۆیان بوونە داینەمۆی ڕێخستنی کارەکان. سەرکەوتنی هیچ کارێکی گەورە بەبێ هێزی گەنج و گیانی خۆبەخشی مسۆگەر نابێت کە بە شەونوخوونی و ماندووبوونی خۆتان سەلمانتان کە گیانی هاوکاری و خزمەتکردی شارەکەمانن لە هەموو شتێک گەورەترە و شانازیتان پێوە دەکەین. یانزامین فستیڤاڵی هەنار تەنها بۆنەیەک نەبوو بۆ نمایشکردنی بەرهەمی خاکەکەمان بەڵکو پەیامێکی ڕوون بوو لە هەڵەبجەی پایتەختی ئاشتی و شاری شەهیدانەوە بۆ هەموو جیهان. پەیامی ژیان و ئاوەدانی و پێکەوە ژیان. سەرکەوتنی ئەم فستیڤاڵە سەرکەوتنی ئیرادەی هەموو خەڵکی کوردستانە. لێرەوە سوپاسی هەموو کەسولایەنانش دەکەین کە بە وتەیەک، بە وێنەیەک، بە ڤیدیۆیەک یان بە ئامادەبوونێکی سادە بوونە بەشێک لەم سەرکەوتنە مەزنە. ئەمە سەرکەوتنی هەمومانە، سەرکەوتنی هەڵەبجە و سەرکەوتنی کوردستانە، سەرکەوتنی ڕۆحی بەرزی شەهیدەکانمانە. هیواداری ساڵی داهاتوو بەهێز و وزەیەکی زیاترەوە لە خولێکی تری فستیڤاڵدا پێکەوە شاد ببینەوە و لە هەر کەم و کوڕیە کە ڕەنگە بەهۆی قەباری گەورەی فستیڤاڵەکە و ژماری میوانەوە ڕوویدا بێ بمان بورن. لە کۆتاییدا زۆر سوپاسی یەکە بە یەکەی میوانەکانەکەم. لێرەشەوە پێیان ئەڵێم داوای لێبوردنتان لێ یەکەم. هەر کەم و کوڕیەک هەبێت من وەکو پارێزگاری هەڵەبجە ئەگرمە سەر شانی خۆم و لەگەڵ تیمەکەم لە حکومەتدا لە ساڵی ئایندا بە باشتر و بە ڕێخستنێکی باشترەوە یینەوە خزمەتتان. دەستان خۆش بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، هەر وەک لە سەرەتاوە ئەم فستیڤاڵە سەرەڕایی هەموو ئەو
سڕای هەموو ئەو ئامانجە گەورانەی هەیەبوو یەکێ لە ئامانجەکانی بە بازاڕکردنی بەرهەمەکانی کشتتوکاڵی و بەرهەمە خۆماڵەکان بوو. خۆشبەختانە ئەم فیستیڤاڵە دەرفەتێکی زۆر باشی ڕەخساندووە بۆ ساختکردنەوەی ئەو بەرهەمانە و دەرفەتێکی زۆر باشی ڕەخساندووە بۆ گەنجان و خەڵکانی خاوەنکار و دەستڕەنگینی ئەم شارە. لە پاڵ بەرهەمە کشتتوکاڵەکان دەیان سەدان خەڵکی تر سوودمەندی ئەم فیستیڤاڵن. من لێرە ئاماری 3 ڕۆژی فرۆشی فیستیڤاڵەکەتان پێڕاگەێنم. لە ماوەی 3 ڕۆژدا ملیارێک و 700 ملیۆن فرۆش لە فیستیڤاڵەکە هەبووە کە بەم شێوەی خوارەوە دابش ئەبێت. بەرهەمە کشتتوکاڵەکان 700 ملیۆن دینار بووە، بەرهەمەکانی خواردەمەنی 800 ملیۆن دینار بووە، بەرهەمەکانی کاری دەستی 200 ملیۆن دینار بووە. ئەمە ئاماری بڵێن تا سەعات 5 ئەم فیستیڤاڵە بووە کە ئێستش فیستیڤاڵەکە خۆشبەختانە بەردەوامە ڕەنگە ئامارەکە لەمە زیاتریش بێت و زۆر سوپاسان دەکەم. ئێوارەتان باش لە 3 ڕۆژی یانزەمین فیستیڤاڵی هەناری پاییزی هەڵەبجە بەپێی ئەو ئامارەی کە بە سوپاسەوە لەلایەن تیمەکانی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتیمانەوە وەرگیراوە، ئەویش بە حسابکردنی ژمارەی ئۆتۆمۆبیل بووە. 81,000 ئۆتۆمۆبیلی بچووک داخلی پارێزگای هەڵەبجە بووە، 204 پاس مینی پاسەکان 720 مینی پاس بووە، مەنشەئەی گەشتیاری 55 مەنشەئە بووە، ماتۆر 4900 بووە. بەپێی ئامارەکانی ئێمە ژمارەی سەردانیکەر و گەشتیار 419,700 سەردانیکەر و گەشتیار بووە. لە 35 بۆ 40 ئەو گەشتیارانەی سەردانی پارێزگای هەڵەبجە و فیستیڤاڵەکەیان کردووە، سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە، واتە تەنها کاریگەری هاتنی گەشتیار بۆ فیستیڤاڵەکە نەبوو، بەڵکو جوڵێکی زۆر گرنگیشی خستووەتە ناوچە گەشتیاریەکان. ماوەی هەفتەیەک زیاتر لەبێ سەرجەم شوێنەکانی مانەوە حەجز کراون تا ڕۆژی یەکشەمە و دووشەمە. خواردن و خواردەمەنیەکانی سەرجەم ناوچە گەشتیارەکان هەمووی فرۆشراوە، کاری دەستیەکان و ناوبازاڕەکان بە تەواوەتی بژاوەتەوە. سوپاس بۆ سەرجەم لایەنە کۆندیدارەکان، سوپاس بۆ ئێوەشکە ئەو متمانەیەتان بەخشی بە ئێمە. بەڵێنە دەی ساڵی داهاتوو ئەو کەم کوڕیانەی کە هەمان بۆ باشتی بکەین، داوای لێبوردنیش نەو گەشتیارانە هەیە بۆ یاستەنگی هاتوچۆ نەیان توانیوە کاتێکی باشتر بەسەر بەرن بدەنگەنە فیستیڤاڵەکە. ئێمە لێرەی بۆ خزمەتی ئێوە. سپاس بەڕێزان. یەکێکی تر لە ئامانجەکانی فیستیڤاڵی هەنار ڕەخساندنی دەرفەتی هەلی کار بۆ پیشەوەر و جوتیار و خانمانی دەستڕەنگین و لاوانی ئەم لەبەرە بووە. خۆشبەختانە لە 700 کەپر و ستاند و یەکەی جۆرا و جۆرە ڕاستەوخۆ هەل بۆ 210 کەس ڕەخسێنراوە بە ڕاستەوخۆیی، بۆ زیاتر لە 3000 کەس بەنا ڕاستەوخۆیی هەلی کار ڕەخساوە لە ماوەی ئەم 3 ڕۆژە کە بە باشترین شێوە بەروبوومەکانیان ساخ کردوێتەوە، برەویان بە پیشە و توانا و بەهرەکانی خۆیان داوە. کامەش دەستکەوتێکی تری فستیڤاڵ بوو. و هەروەها پشتیوانێکی گەورەی تری فستیڤاڵ کە بەم ئاراستە گەورەیە گەشت و لە چالاکێکی وەرزانەوە بووە بزوێنەرێکی گەورەی بواری کشتتوکاڵی کۆمەڵایەتی و گەشتیاری. ئەو پشتیوانێک گەورەی میدیا بوو کە بە خۆشحاڵیەوە لە ماوەی 3 ڕۆژدا زیاتر لە 1000 لە ماوەی 3 ڕۆژدا زیاتر لە 1000 پلاتفۆرمی میدیایی و سۆشال میدیایی لە ناو فیستیڤاڵە کاری کردووە و زیاتر لە 1300 میدیاکاری خۆشەویست ماوەی 3 ڕۆژ بە بەردەوامی ڕووماڵی کار و چالەکەکانی فیستیڤاڵیان کردووە. کامەش پشتیوانێکی گەورە بوو. سپاس بۆ هەموولا.